تاقیکردنەوەی پۆلی 12 ئامادەی لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان بە بەشداری 144242 خوێندکار دەستی پێکرد. کاتژمێر 8 بەیانی و قوتابیان دەڕۆنە هۆڵەکانی خوێندن بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەیەکی چارەنووسساس کە هەر بەهۆی ئەنجامیان تاقیکردنەوەیە ئەستیان دیاری دەکرێت و دواتر و لە دوای ئەنجامەکان دابەش دەکرێن بەسەر کۆلێژ و پەیمانگاکان. قوتابیان هەرچەندە لە ژێر مەترسی ڤایرۆسی کۆڕۆناوە ئەم ساڵ تاقیکردنەوەکان ئەنجامەدەن، بەڵام ڕازین و دەڵێن هیچ کێشە و گرفتێکمان نەبووە. یەکەم تاقیکردنەوە بوو باش بوو، فێنکەرەوە تشدابین کرا بەس پرسیارەکان زۆر وردیان هینابووە لێ تەڵەڤەی ناخۆشەوە و باردەوخە، بەس بۆ گشتی باش بوو، مامۆستایەکانیش باش بوو، مڕاعەتیان کردبوو، دابینکردنی دەستچێشکەمامیان دابین کردبوو، تاقیبیان دابین کردبوو، باش پرسیارەکانیش باش بوو، بەس هەندێکیان زۆر ور بوو، بەس تەڵەبەکان زۆر لێک نزیک دانیشت بوو، ئەو ماوە دوورە نەبوو لێ. پۆلی 12 زانستی منە تاقیکردنەوەی زیندەزانیمانە بوو، ئەسیلەکان بە شێوێکی ڕەنگا و ڕەنگاتبووە، زۆر شتێکی باش بوو لەبەر ڕسمەکان، ینی زۆر جار هەڵە دەکرانی پار و پێرار ڕسمەکان بە ڕەشسپی داهاتەوە، زۆر جار شتەکان بە جوانی بەدەر نەدەکەوت. بەڕاستی ئەم ساڵ ئەسیلەکە زۆر ئەسیلێکی باش بوو، هەڵەی ڕێزمانی تێدا نەبوو، ڕسمەکانیش بە شێوێکی زۆر جوانات بووە، زۆر سوپاسی وەزارەتیش دەکەین، بەڕاستی زۆر یارمەتیان دەنێ سەڵ. پرسیارەکان لەخۆ بەزیادی وڵی نا زۆر گران بوو کە تەڵەبە بکەون، نا زۆریش ئاسان بوو بە ئاسانی دەربچێت، ینی مام ناوەند بەڕێمە بەتەمای خۆین ئینشاڵڵا دەردەچێت. لە هەرێمی کوردستان 144142 خوێندکار بەشداری تاقیکردنەوەکان دەکەن کە 51453 لە پارێزگای هەولێرە و 40405 لە پارێزگای سلێمانی و 42965 لە پارێزگای دهۆک و 2366 قوتابی لە سنووری پارێزگای هەڵەبجە بەشداری دەکەن. بەڕێوەبەری تەکنیکی ئەزموونەکانی شاری هەولێریش دڵنیایی پاراستنی تەواوی پرسیارەکان دەدات بە قوتابیان و هاوکات داوایان لێ دەکات کە لە هەموو هەواڵێکی پەیزە نافەرمیەکان دوور بکەونەوە. ژمارە قوتابیانمانە ساڵ تۆزێک زیادی کردبوو لەبەر ئەو وەزعی کۆڕۆنا و دەوام نەکردن لە خولی دووەم کە سوودێکێک زۆری هەبوو بۆ قوتابیان کە توانیان تێدا بەشدار بن لە ئەزموونە گشتیەکان. ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر ژمارەی قوتابیانمان 51800 قوتابیە کە دابەش بوونە بەسەر 811 هۆڵ لە سەرجەم هەر 11 پەروەردەی قەزای هەولێر. ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر تاقیممان داناوە لە پێش هەموو قاعەکان، هەر قوتابیەکە دەچی سەرەتا تاقیم دەکرێت و ڕێنمایان دەرایتە قوتابیەکان کە بە هیچ شێوەیەک نابێت لە پێش هۆڵ لە کاتی ئەنجامدانی ئەزموون و پێش ئەنجامدان و دوای ئەنجامدانی ئەزمونیش بە هیچ شێوە کۆم نابێت کۆمەڵ بوون یاخود بە کۆمەڵ کۆ ببنەوە لە پێش هۆڵ یاخود لە دواوی هۆڵ، بۆیە هەر قوتابیەکە ئیمتحانی تاوا کرد پێویستە یەکسەر بڕوە. لە چوارچێوەی ڕێکارەکانی خۆپارێزی دژی ڤایرۆسی کۆڕۆنا وەزارەتی پەروەردە بۆ ئەم ساڵ ژمارەی خوێندکارانی لە هۆڵەکانی تاقیکردنەوە کەم کردوتەوە و ژمارەی هۆڵەکانی زیاد کردووە. بە پێڕاگەیەنراوێکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان تاقیکردنەوەکان ئەمڕۆ دەستی پێکردو و بڕیارە 8 یابی مانگی داهاتوو کۆتاییان پێبێت و هەفتانە 2 تاقیکردنەوەش ئەنجام ئەدرێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.